حکوومەتی نوێیەکەی پێک دێت لە بربەستە گەورەکانی بەردەم کابینەی نوێم چی ماوە و چۆن چارەسەر دەبێت. ڕۆژ دوای ڕۆژ ئاسۆکانی بەردەم پێکهێنانی حکوومەت بەهۆی ناکۆکیە قوڵەکانی پارتی و یەکێتی دوورتر دەکەوێتەوە. ناکۆکی ئێستاش بە پلەی یەکەم پەیوەندیدارە بە تەڵتین و هەژماری من. یەکێتی سوورە لەسەر ئەوەی دەبێت تەڵتین جێبەجێ بکرێت. پارتیش دەڵێت هەژماری من یان نەمان. ئەمڕۆ یەکێتی شاندێکی بۆ دانوستانەکانی بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی ڕاستپاردووە بۆ دەستپێکردن بە ئەنجامدانی دیدار لەگەڵ لایەنەکان. پێشتریش پارتی ڕایگەیاندووە ئەوان تا ئەنجامی کۆتایی لای کۆمیسیۆن پەسەند دەکرێت گفتوگۆکان دەست پێ ناکەن. بەڵام کاندیدی ئەوان مەسرور بارزانیە بۆ پۆستی سەرۆک وەزیران. پارتی بە پێچەوانەی خولەکانی پێشوو ئەم جارە لە هیچ بارودۆخێک ناتوانێت 51 کورسی کۆ بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت کابینەی دێم بەبێ یەکێتی پێک بهێنێت. یەکێتیش ئەو دۆخەی قۆستۆتەوە بۆ ئەوەی پارتی ناچار بکات سازش بۆ داواکاریەکانی بکات. بەپێی شیکاریەکان پێکهێنانی کابینەی دێم کاتێکی زۆری پێویستە. ئەگەر نەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش سەرەڕای ئەوەش کۆمەڵگەی نێودەوڵەتی دەیەوێت بۆ پاراستنی سەقامگیری هەرێم حکوومەت زوو پێک بێت. بەڵام ڕۆن نییە پارتی و یەکێتی دەستنە ژێربار یاخود وەک جارانی پێشوو عینادیەکانیان درێژە پێدەدەن.